من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەوی، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە و لە شاری سلێمانی دوای ئەوەی کە بە ئێوەمان ڕاگەیان لە بری ئەوەی خێرخواز و بەخشندە قوربانیەکان لە ئەستۆ دەگرین و لە کوشتارگەی نوێی شاری سلێمانی ئاژەڵەکان کۆکەینەوە و لەوێ سەریان دەبڕین. ئێمڕۆ یەکەم پەیمانمانە کە بە ئێوەماندا بۆ خۆتان نەبینن ئاژەڵەکانمان لەم کوشتارگەیە کۆ کردوتەوە و ئێستا وردەوردا بەرە و سەربڕخانەیان بن و لەوێ سەریان دەبڕین. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. وەک بینیتان سەرەتا ئاژەڵەکانمان هێنا کوشتارگەی نوێی شاری سلێمانی، دواتر لەلایەن برا قەسابەکانمانەوە پرۆسەی سەربڕین دەستی پێکرد و ئێستا پاکردن لە کوشتارگەی نوێی شاری سلێمانی دەست پێکات. بەبەسمانە بەم شێوازە تەندروستە گۆشتێکی تەندروست ببەخشین بە هەژاران و نەدەران لە هەرێمی کوردستان و ژینگەی هەرێمی کوردستانیش پاک و خاوێن بمێنێتەوە. دەستگای بەخشین ئەمڕۆ ئاژەڵەکانیان هێنا لە کوشتارگەی نوێی سلێمانی سەریان بڕی دەستخۆشییان لە یەکەم ئەوەی کە کردیان بە قوربانی دیارە. بەڕاستی ئەم شێوازی ئاژەڵ سەربڕینە کە لە کوشتارگە سەر ببڕێ بۆ قوربانی
زۆر پێویستە لەبەر چەند حاڵەتێک یەکەم ئەوەی یەکەم و کە لە هەمووی گرنگترە بە بڵێن لێرە پشکنینی تەواوی بۆ دەکرێ و دەتوانانی بڵێ گۆشتێکی تەندروست دەچێتە بەردەمی هاوڵاتی گۆشت هەرچەندە قوربانیش بێ بە خێربی بەخشێنیتەوە پێویستە کە تۆ لە باشترین شێوە بێت لێرە دەبینی هەمووی ئاژەڵ بە ئاژەڵ پشکنینی بۆ دەکرێت و دوایی دەهێڵرێتەوە لە بەڕادا تاوەکو حاڵەتەکەی تەندروستتر بێ و PH لاشەکەی داببەزێ و دوایی پێشکەشی هاوڵاتی بکرێ لەوەش گرنگتر ئێستا کۆمەڵە جگەری زۆر فڕێ دەدرێ و ئەمە با بڵێن ڕیخۆڵا و مائیدەکانیان کە هەمووی پڕە لە خۆراک فڕێ دەدرێ بە هەمان شێوە لێرە بە شێوەیەکی تەندروست فڕێ دەدرێ بەڵام بەداخەوە لە دەرەوە دەبێتە هۆکارێکی گەورەی پیسکردنی ژینگەی ئێمە کە بەڕاستی زەرێکی زۆری لێ دەکەین هەموو لایەک کە ئەم مایەی گەشەکردنی میکرۆب بۆ ماوەی گەشەکردنی کۆمەڵێک مشەخۆری زۆر زۆرە بۆ ژینگە دەستخۆشیان لێ دەکەم کە ئەم ئاژەڵە تەندروستانە دەهێنن لێرە سەری دەبڕن. بە خێراتی کەناڵەکەتانەکەم دیارە ئێمە وەکو کوشتارگای نوێی سلێمانی هەموو ساڵێ لە کاتی جەژنی قوربانە هەماهنگیەکەن لەگەڵ چەند دەستگایەکی خێرخوازیە بۆ نمونە دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵ هەماهنگیمان لەگەڵا کردووە کە یەکەم ڕۆژی جەژنی قوربان لێرە ئامادە بوون ئێستا کوشتارەکان هێناوە بۆیان سەر بڕاوە بۆیان شۆراوەتەوە فەحسی پێش سەربڕنیشی بۆ کراوە ئێستا لە قەحەکە ئامادەیە لە دوای ئەوەی کە شۆراوە و فەحس کراوە ئێستا ئەکرێتە بەڕادەوە کە خرایە بەڕادەوە بۆ بەیانیەن دەستەکەن بە تەوزیعکردن و پارچە پارچەکردنی ئەمە ئەبێ بەلایانی کەمەوە 8 ساعات تا 12 ساعات لە بەڕادەمێتەوە ئەم شەو لە لای ئێمە مێتەوە بەیانی داوایان لێکن خوان بێن بەسەر ئیشی خوان ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵان بڕیارماندا بە هەماهنگی لەگەڵ لیژنە تایبەتەکانی قایم قامێتە کە هەر سێ ڕۆژی جەژنی قوربان کوشتارگە کراوەیە بەڵام بەداخەوە کۆمەڵی خەڵک نازانن کە ڕێزی ئەو گۆشت و ئەو قوربانی کەیکەن لەسەر جادەکان لەسەر شەقامەکان ئەمڕۆ لە مەیدانی ئاژەڵەکان کراوە ئەمە هەر زۆر زۆر خراپە بەبێ ئەوەی فەحسی تەندروستی بۆ بکرێ بەبێ ئەوەی چاودێری دکتۆری لەسەر بێ ئەمجا لەگەڵ ئەوەی شاژینگەیەکی زۆر پیس بووە بەداخەوە ئێمە کورماتەوە بەڵام وەکو پێویست خەڵ ڕووی تێ نەکردوین ئێستاکە ئێمە ئامادەین بەیانیش هەر کراوەیە داوا لە هاوڵاتیانەکەین هەر کەسێک ئەوێت قوربانی بکات کوشتارگای نوێی سلێمانی کراوەیە بەڕوویان دیارە دەستگای خێرخوازی بەخشین تا ئەم ساتە وەختا کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە و ئێستا کاتژمێر نزیکەی 9 شەوە دوایەوەی ئاژەڵەکان سەربڕان و پشکنینیان بۆ کرا و دوایەوەی دکتۆری ڤێتەرنەری پشکنینی تەواوی بۆ کرد و دڵنیابوون لە گۆشتەکەی کەوا سەلامەتە ئێستا ئەچێتە ناو بەڕاد و دوایەوەی 12 ساعتی تر ستافی دەستگای خێرخوازی بەخشین و قەسابەکان دێن کردداری دۆم ئەنجام دەدەن کە جێبەجێکردن لە توبەتکردنی ئاژەڵەکانە دواتر ڕەوان دەکرێت بۆ ماڵی هەشار و نەدارەکان لە هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحیم ئێمە وەکو دەستگای بەخشینی خێرخوازی هەر لە سەرەتای مانگی ذیلحیجەوە هەستان بە ڕاگەیاندنی پرۆژەی قوربانیکردن لەم ساڵدا خێرخوازانی بەڕێز و خۆشەویست هاتن بەدەنگ پرۆژەکەەوە پرۆژەکەی ئێمەیان سەرخست زۆر سوپاسیانەکەین خوای گەورە پاداشی بە خەیریان داتەوە کە دەستگای بەخشینی خێرخوازی بە جێگە متمانەی خۆیان ئەزانن ئێمە لە ناو شاری سلێمانیە کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز هەر لە ناو سنتەری شارە 159 سەر ئاژەڵمان هەبووە کە لە سەر بڕەخانەی سلێمانی سەرمان بڕیەوە لەژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەریدا و دوجار بەهۆی مانەوەیان بۆ ماوەی 12 کاتژمێر لە ناو بەڕاددا کە ئەوە بڕیاری سەربڕخانەکەی و بڕیاری تەندروستیە کە دەبێت هەموو حیوانێک بۆ ماوەی 12 کاتژمێر لە ناو بەڕادا بمێنێتەوە
و دوای ئەوە ئێمە وەکو ستافی بەخشین و وەکو کۆمەڵێک کەس کە هەندێکیان خۆبەخشانە سوپاسیانەکەین دەستیان داوەتە ئەم ئیشە لەگەڵمانە کە هەستاون بە لە توپەتکردن و پشکردن بۆ ئەوەی دوجار وەکو پرۆژەیەک پێشکەش بە هەژارانی بکەین لە شاری سلێمانیدا. لێرەوە دەڵێن سوپاس بۆ سەرجەم ئەو خێرخوازانی کە هەمیشە پشتیوان و هاوکاری دەستگای بەخشینی خێرخوازین لە سەرجەم پرۆژەکانی ئێمە ئەوان دەبنە سنتەری یەکەم بۆ سەرکەوتنی سەرجەم پرۆژەکانمان. خی گەورە پاداشی بە خێران باتەوە بۆ سوپاسی ئەو کەسانش ئەەکەین کە هاوکاریان کردوین بەڕاستی جێگەی دەستخۆشین کۆمەڵێ گەنج کە هاتوون هاوکاریمانەکەن و زۆر سوپاسی سەربرخانەی سلێمانیەکەن کە ئەوە چەند ساڵێکە دەرگامان بۆ ئاواڵا ئاکات و هەڵ ئەسن بە ئیشرافکردنی سەربڕینی حیوانەکان. ئێمە وەکو قەسابەکانی بەرنامەی بەخشین ساڵانە هەڵەتین بەم کارە خێرەیە و لە قەسابخانەی سلێمانی گشتی بە شێوەیەکی زۆر تەندروست و پاک و جوان بۆیان سەرە بڕین و دکتۆری ڤێنتەرنەری دەیبینێت و پشکنین تەواوی بۆ دەکا و هەروەها ئێمەش بە شێوەیەکی ڕێگوپێک بۆیان لە دەکەین و بۆیان نەکەینە عەلاگە و بە بەڕادیانگەرنە دەستی فەقیر و هەژاران. سوپاسی بەرنامەی بەخشین شەکن کە هەموو کاتێک ئەتوانێت ئەم خێرەوە بگەێنێ بە دەستی چینی فەقیر خۆزگای هەموو ڕێکخراوێک بیتوانە هیچ نەبێ بەقەدەر بەرنامەی بەخشین ئیستیفادەی بە چینی فەقیر بگەیانە. چینی فەقیر خۆ دەزانین کەسێ چینێکە لەوانەیە هەموو کەسێ لێ نەپرسێتەوە. بەس سوپاس بۆخوا بەرنامەی بەخشین چەند بەرنامەی کە هەیە خێرخوازی ئەتوانن ئەم کارە خێریە بگەن بە دەستی شوێنی خۆی. لەبەرەوەی خەڵکێکی مستاق هەیە هەموو کەسێ نازانن لەکوێ. سوپاسی ئەو کەسانەشەکەین کە متمانیان پێەکەن کە بەرنامەی بەخشین بە چاوساقی خۆیان نەزان ئەتوانن لە ڕێی ئەوانەوە خێرەکەیان بگەێنە دەستی چینی فەقیر و هەژار. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. سرتابا بۆنێ هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە بە ناوی بەرپرس و ستاف و کارمەندان و سەرجەم نووسینگەکانی دەستگای بەخشینی خێرخوازیەوە جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی هەموو موسڵمانانەکەین داواکارین لە خوای پەروەردگار ئەم جەژنەش بەخێر و خۆشی و یون و بەرەکەتی خۆی بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە گوزەر پێ بکە. دیارە ئێمە وەکو نەریتی ساڵانەی خۆمان لەم دەستگایە یەکێک لە دروشم و یەکێک لە شعیرەکانی دین کە زیندووەکەینەوە سنەتی ئیبراهیم باوکمان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێەکەین کە بریتێ لە پرۆژەی سەربڕینی ئاژەڵ بە ناوی قوربانیەوە بە بەو شعیرە و دروشمەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە. خۆشبەختانە ئەم ساڵیش لە ساڵی 2009دا ئێمە توانیمان تەنها لە ناو شاری سلێمانی لە سنتەری شارە 159 ئاژەڵ سەر ببڕین لە کوشتارگای سلێمانی لە قەسابخانەی سلێمانی وەک ئەیبینن بە شێوەیەکی ڕێکوپێک و تەندروست و ئێمە سوپاس بەخوای گەورە ڕێعایەتی ئەوەشمان کردووە کە ژینگە و ژیانی خەڵکی پیس نەکەین بۆیە ئەو ئاژەڵانەمان لە ناو قەسابخانە لە ناو کوشتارگا سەربڕین و دکتۆری بواری تایبەتی خۆی پشکنینیان بۆ کە هەر حیوانێک نەخۆش بێ یا هەر جگەرێک نەخۆش بێ لایە بە ڕەفز دەکاتەوە گۆشتێکی تەندروست بە خەڵکی ئەدەین و ئەتوانین بڵێن ژینگەشمان پاراستووە و سوپاس بەخوای گەورە ئەمڕۆ ئەو پرۆژەیەمان جێبەجێ کردووە لە شاری سلێمانیدا و ئێمە لە دوو شوێنی سەرەکی لە شاری سلێمانی و لە شاری هەولێر ئەو پرۆژەیە ساڵانە لە جەژنی قورباندا
جێبەجێ ئەەکەین بە سەرڕای ئەوەی کە لە نووسنگەکانمان لە شار و شارۆچەکان ئەوانش بە ئەندازە و بە حەجمی خۆیان چەند وڵاقێک لە هەر شوێنەکەن بە قوربانی و سەریە بڕن و گۆشتەکەی بەو شوێنانە دابەشەکەن کە زیاتر هەژار نشینن و زیاتر ڕەنگە نووسیان پێبێ بۆ جەژنی قوربان. داواکارم لە خوای پەروەردگار هەموو ئەم قوربانیانە لە خاوەنەکانیان قبوڵ بکە و جەژنی هەموو لایەک پیرۆز بێ، خوای گەورە بۆیان کا بە کۆشی قیامەتیان ئینشاءالله. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی لە جەژنی قوربانی ئەم ساڵدا هەستا بە ئەنجامدانی پرۆسەی قوربانی لەلایەن پرۆژەیەکەوە کە لەلایەن خێرخوازانەوە پشتیوانی لێکرا. ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە، دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەستێت بە دابەشکردنی 400 جێگا گۆشت بۆ خەڵکانی هەژار و بێباوک و بێنەوە. خۆشەویستان، لەم ڕاپۆرتەدا دابەشکردنی ئەو بەشە گۆشتانە ببین. کێسەکی ڕێز و سڵاوم هەیە بۆ ئەوانەیە کە ئەو خێرخوازانەیە کە یارمەتی ناڵی بێباوکەن، زۆر سپاسیانەکەم، زۆر مەمنونیانن. یەخوا دەستیان ساغوێ، خوای گەورە پاداستی ئێوەش و ئەوانش باتە بە خاتی گەورەی خۆی. دەستخۆشیان یەکەمی بەخشین کە یارمەتی مناڵی بێباوک و بێدایک ئێن، یاڕەبی خوای گەورە سەرکەوتویان کە دەستیان ساغوێ. دەستخۆشی لەم بەرنامەی ئەەکەم، دەستخۆشی لەم دەستە خوسکانە ئەەکەم کە یارمەتی ئەم مناڵە بێباوکانە زۆر مەمنونیانم، زۆر هیلاکم پێ بەنە، یعنی بەڕاستی زۆر هیلاکەم بێ ئەموانێ. هەموو قوربانێک ئەمە هەموو کاتێک هەموو نەک هەر قوربانی هەموو ژیانی خوا تەرخان کرد بۆ مناڵی بێباوک. ئێمە سپاسیانەکەین، مەمنونیانن، دەستیان ساغوێ، خوای گەورە پاداستی هەموو لایەکیان باتوانێ. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین کە هەموو ساڵێ یارمەتیمانێن و ئەم مناڵە بێباوکانە بەسەرەکەنەوە. یارمەتی فەقیر و هەژارێن، یارمەتی کەمەندامێن، خوای گەورە پاداشتی خێریان باتەوە و نمونەتان زۆر بێ ئیشەڵڵا. ماڵتانەوە بێ و زۆر مەمنونین کە یارمەتیمانێن کە بەسەرمانەکەنەوە. دەستان خۆش بێ و خوای گەورە پایدارتان کە و خێری خێرخوازان بنووسێ ئیشەڵڵا. سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبانە و دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین بۆ هاوکاری کە هەموو ساڵە بۆم ناوە چاوگەشانەی هێنن. سپاسی ئەو کەسانەش دەکەین کە هاوکاری بەرنامەی بەخشینەکەین. دەستخۆشی لە خوشکانی سۆمای چاوانێک بەیەکیانەکەن و سەرکەوتوو بن و تەمەندرێژ و سپاس بۆ ئێوەژەکەین کە ئەرک و ماندووتان کێشاوە بۆ مناڵە چاوگەشانە. دەستخۆشی لەم بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەم بەشە قوربانیە کە ئێم بەسەر ئەم فەقیر و هەژارە و ئەم ناڵە بێباوکانەیە. ئەم بەشە قوربانی ئێستا زۆرە لەم کاتەیە بۆ فەقیر و هەژار و بۆ مناڵی بێباوک و کەم دەرامەت. ئەمە بەرنامەی بەخشینە، بەڕاستی ئەم بەرنامەیەکی سێقە پێکراوە، بەرنمەیەکی جوانە، بەرنمەیەکی بەڕێزە. بەڕاستی ئامانەتەکان وەکو خۆی ئەگەیەنێتە جێی خۆی. من سپاسی ئەو کەسانە ئەەکەم کە دەستیان نەم خێرا هەیە، کە دەستیان نەم چاکا هەیە. بەڕاستی ئەمە بۆ فەقیر شتێکی زۆر باشە. داوا ئەەکەم لە دەوڵەمەندەکان ئەوەی کە خوای گەورە ڕشتێتی بەسەریان دەستیان ئەوا دەستیاندا نەخەن، دەستیان بکەنەوە و بیڕێژن بۆ ئەو فەقیرانە. با خوای گەورە چۆن ئەفەرمێەوە ئەنفقوا مما ڕەزەقناکم، ببەخشن لەوەی کە پێمان بەخشیون.
خی گەورە بالیان نەگرێتەوە بیبەخشن بۆ ئەو فەقیرانە کە یەنوەری ئەگرن بەڕاستی ئەم بەرنامەی بەخشینە بەرنمەیەکی سیقە پێکراوە بەرنمەیەکی ڕاستگۆیە بەرنمەیەکی جوان و پاکە بەرنمەیەکی زۆر زۆر بێگەردە هەر ئەم بەرنمەی بەخشینەیە بیر لە فەقیر ئەکاتەوە هەر ئەم بەرنمەی بەخشینەیە پاسکیلی شەحن بۆ کەم ئەندامەکان دابین ئەکا هەر ئەم بەرنمەی بەخشینەیە خانوو بۆ ئەوان ئەکاتەوە کە خەونی پێوە ئەبین و ناتوان خۆیان بیکەن ئەم بەرنمەی بەخشینەیە ئەچێ چاوە بە فرمێسکەکان ئەسڕێیان خاتە خانووی خۆیان هەر ئەم بەرنمەی بەخشینەیە بیر لە فەقیر و هەژارەکاتەوە خۆزگە خەڵکی تریش بیتوانایە وەکو بەرنمەی بەخشین ئەم ئیشانەی بکردایە بەس بەداخەوە ئەیشتوانن بیکەن بەس نایکەن بەڕاستی من داواکارم لەوانەی کە خی گەورە پێ یاون بیێنن بۆ بەرنمەی بەخشین چونکی بێگومان بن ئاوا ئەیکەنە کیسە و ئەینێرن بۆ مستەحەقەکان نایکەنە گیرفانی خۆیان بە تەکید من زۆر زۆر بێگومانم لەم بەرنمەی بەخشینە یاخوا هەر سەرکەوتوو بن یا ڕەبی هەر دەشتان ساغ بێ و دەستان خۆش بێ و خوا سەرفرازی دنیا و قیامەتان کا دەستان خۆش بێ یاخوا بسم الله الرحمن الرحیم بەناوی خی بەخشندە و میهرەبان زۆر سوپاسی سۆمای چاوانەکەین زۆر سوپاسی کارمەندانەکان زۆر سوپاسی خوشکە بەڕێزانەکەین زۆر هیلاک و ماندوون لەگەڵمانە زۆر سوپاسی کەناڵەکەتانەکەین زۆر سوپاسی خێرخوازان و پیاوچاکانی ئەم شار و هینە ئەەکەین یاخواخوا هیدایەتیان با و خوا پایداریان کا و نمونەیان هەر زۆر بێ ئیشەڵڵا خوارز قڕۆز و خاتە ماڵیانەوە بەرەکەت خاتە ماڵ و مناڵیانەوە خوا جێماوە ئیشەڵا جێماوە بەهەش دەبێ بۆیان ئیشەڵا قیامەتیان بۆ خۆیان کڕیەوە کە یارمەتی ئەم مناڵە بێ باوکانە ئەیەن. بسم الله الرحمن الرحیم بەخێراتنتانەکەین ئێمە وەکو لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان وەکو نەریتێکی ساڵانەمان هەڵەسین بە نووسینی ناوی ماڵی هەژار ماڵی فەقیر لە گەڕەکەکانە ئەوە لەگەڵ ئەوەشە کەناڵی بەخشین بڵێن بەرنامەی بەخشین کە ساڵانەوە وەکو نەریتێکی خۆیان کە چینی فەقیر و هەژارەکان بەسەر ئەکەنەوە ئێمەش لەو ڕێگەیەوە توانیمانە لە گەڕەک و بڵێن لە گەڕەکەکانە ماڵە هەژار و فەقیرەکان ناونووز بکەین و بە شێوەیەکی عەدالەت بتوانین گۆشتی قوربانیان بەسەرا دابەش بکەین. دەستخۆشیشمان هەیە بۆ کەناڵی بەخشین بەڕاستی ئەوەی بەرنامەی بەخشین ئەیکالەوە ئەچێ ئەو خێرخوازانە دەوڵەمەنەکان نەتوانن بەو شێوەیە خێرەکانیان بگەێن نەجێ خۆی. بەڵام لێرەوە من داوایان لێ ئەەکەم ئەوەی کە ئەوێ خێرخوازەکان دەوڵەمەنەکان کە خێر بکەن بابی گەێنە دەست بەرنامەی بەخشین بەڕاستی بە شێوەیەکی عەدالەت ئەیگەێنە دەست هەموو چین و توێژە فەقیرەکان. دەستخۆشیم هەیە بۆیان لەبەرەوەی کارمەندانی بەخشین هەموو ئەوانی تر خۆتان ئەزانن کە وەکو هەر کەسا خەریکی جەژنە پیرۆزە و خەریکی گەڕان و سیاحەتی خۆیانە بەڵام ئەمان وابەستەی ئیشەکەی خۆیان بوونە بەردەوامن لەگەڵ ئەو کارە خێرخوازی خۆیانە خەریکی بەسەرکردنەوەی ماڵی هەژار و فەقیرەکانن. دەستخۆشییان لە یەکەم و سەرکەوتوو بنیشاڵە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان راپۆرتێک بوو لەسەر دابەشکردنی 400 بەشە گۆشتی قوربانی لە شاری سلێمانی بەسەر منداڵی بێباوک و خەڵکانی نەدار و کەم دەرامەدا. خۆشەویستان ئێمە هەمیشە ئەڵێن ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەی خێرخواست ئێوەی دڵاوە هەمیشە پاش خوای پەروەردگار پشت و پەنای ئێمە بووین بۆ بە ئەنجام گەیاندنی پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی. هەمیشە ئێمە ئەڵێن خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی ئێوە زیاد کا و خوای پەروەردگار سەربەرزی دنیا و دواڕۆشتان کە هەتا وەکو ئێوە هەبن
بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمەش خزمەتکاری خەڵکی نەدار و نەخۆشی بێهیوا و خەڵکانی کەم دەرامەت دەبین. بسم الله الرحمن الرحیم بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەسەر بێت لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ڕۆژی دووەمی جەژنی قوربانی پیرۆز هەرزا بە قوربانیکردن بۆ زیاتر لە 80 سەر ئاژەڵ کە 61 مەڕ و بزن و بەران و ئاژەڵی بچووک بوو و هەروەها 20 لە جوانەگا و لە مانگاب. و لە دواتریشدا ئێمە لە قەسابخانەی شاری هەولێر هەڵدەستێن بە سەربڕین و پاکردنەوە و وردکردنی ئەو گۆشتانەوە بە شێوازێکی سەردەمیانە دواتر دابەش دەکرێتن بەسەر کەسانی هەژار و نەدار و بێباوک کە یەکجار ناوێکی زۆر لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە ناوەکانیان تۆمار کراوە بۆ ئەوەی کەوا بەشە گۆشتی قوربانی وەربگرن. بۆیە لێرەوە سەر ڕای ئەوەی کەوا دەستگای خێرخوازی بەخشین بە کۆمەڵێک کار و چالاکی تر و پرۆژەی تر بەشداری کردووە لە خزمەتکردنی خەڵکان و هاونیشتیمانیان لە کوردستان بۆیە بەڕاستی لەو قوربانیەشدا بە هەمان شێوە دڵسۆزانە و لێبڕاوانە بە ستافێکی تۆکمە و خۆبەخشەوە هەڵدەستێتن بە ئەنجامدانی ئەو قوربانیە بۆیە لەگەڵمان بن بۆ جێبەجێکردنی ئەو مەراسیم و ئەو دروشم و ئەو شەعیرە پیرۆز و بەرزەیە لەگەڵمان بن لە بەرنامەی بەخشین. خێربێن ساڵانە دەستگای بەخشین حیوانەکانی خۆیان دێنن لە بۆ سەربڕخانە ئێمەش دێرە هاوکاریان دەکەین ئەو ساڵی 6 حیوانی گچکە لەگەر 20 حیوانی گەورە حاضر کرایە ئێستا ژەمە دەستمان بە سەربڕین کردیە بە دوو قۆناغتێ دەپەڕیتن ئێستا ئەمە لێرە حیوانەکان کە وردەکەین ورگەکەی وەردەگیرێتن بیستەکەی لێ دەکرێتەوە لە بەڕات دادەندرێتن سار دەبی گۆشتەکە پاش ساعتێک 2 ساعتی تر دەست بە پارچەکردن دەکەین ستافی دەستگای بەخشین دەست بە بارکردن دەکەن لە بۆ تەوزیعکردنی خێر. سەربڕخانە باشترە لەبەرەوەی دەستەی پشکنین هەیە لێرانە پاش کەورکردن دکتۆر هەیە ستاف هەیە لێرانە حیوانەکان فەحز دەکرێتن ئینجا لە بەڕات سار دەکرێتن دەست بە پارچەکردن دەکەین. پێویستە ساڵانە ئێستا حیوانەکان سەبر ڕوو لە زیادن دەکاتن حیوانەکانیان زۆر باشە لە کنەمە سەر دەبڕێتن مشکلەیان نییە ئیشاڵڵا زیاتر هاوکاری دەکرێن ئەمەش حەز دەکەین لە بۆ دەستگای بەخشین حیوانەکان بنێردرێتن بە ڕێک پێکی تەوزیع دەکرێت ئەوان فەرق پێ ناکەن. بەناوی خوای گەورە و میهرەبان
بەخێراتتان دەکەم پیرۆزبایی جەژنە پیرۆزە لە گەشت مسلمانانی شاری هەولێر و کوردستان دەکەم بەڕاستی ئێمە وەکو بەرنامەی چەند ساڵەمان دەرگامان بەڕووی هاوڵاتیان کردو لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربان بۆ ماوەی 11 کاتژمێر لە ڕۆژانە لە کاتژمێر هەفتی بەیانی تا 6 ئێوارە وەکو بەرنامەی چەند ساڵەمان بەڕاستی چەند دەستگایەک و کۆمپانیایکی خێرخوازی هەستان بە پرۆژەی قوربانی کردن لە گۆشتگەی هاوچەرخی هەولێرەوە وێ ڕای دەستخۆشیمان بۆیان کاژەڵەکانیان لە دەرەوە سەر نەبڕی بوونە هۆکارێک بۆ ئەوەی خەڵکەکی زیاتر ڕوو لە گۆشتەکان بکەن بۆ مەبەست سەربڕنی ئاژەڵەکانیان لە ڕێگەی ڕکلامکردن بۆ بەرنامە خێرخوازەکان لە تەلەڤیزۆنەکانەوە هەر لە زمنی ئەو شەریکات و کۆمپانیا و دەستگا خێرخوازیانەی کە ڕویان تێکردین ئەم ساڵەوەکو ساڵانی پێشووتریش بەڕاستی وێڕای دەستخۆشیمان بۆیان دەستگای بەخشینی خێرخوازیش بەڕاستی ئەم ساڵ هەسا بە سەربڕینی 61 دانە ئاژەڵی گەورە و بچووک وە پارچەکردنیان زوومی کامیرەکانتان دەیبینن ئێستا بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و پاک و خاوێن هەساون بە ئەنجامدانی کاری قوربانی و دواتر دابەشکردنی بۆ گەڕەکە هەژارنشینەکان و بۆ ناو شاری هەولێر ڕێنمایەکانمان بۆ هاوڵاتم بەڕێستان دەزانن سەربڕینێک لێرە بکرێتن لەگەڵ دەرەوە جیاوازەکی ئێزگار زۆری هەیە بەوەی سوودە جارێ پێش هەموو شتێکی سوودە تەندروستیەکەی ئەگەر بێت و لە گۆشتگەی هاوچەرخی هەولێر سەر بەڕێستان شایەدی ئەو وەزع بوون کە دکتۆر پشکنینی تەواوی بۆ لاشەی ئاژەڵەکان کرد ئەوەی تەندروست نەبێت و نەشێ بۆ خواردن ئەوە ڕەفز دەکرێت لە پشکنینی پزیشکی دەرناچێت لە کاتێکدا لە دەرەوە سەری ببڕی لەژێر چاودێری پزیشکانی ڤێتێرنەری نەبی ناتوانانی کۆنتترۆلی وەزعی گۆشتەکەی بکەیت بۆیە ئەگەر لە دەرەوە سرت بڕی چ جایەوەی خێرێک بە کەسێک بگەنی تووشی نەخۆشی و گرفتێکی تەندروستی دەکەی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم هەولێر بە حساب پایتەختی گەشتیاریە پێویستە بیپارێزین دیمەنێکی جوان و شێوازێکی شارستانی و مەدەنیانە بە چاوی ئەو خەڵکە گەشتیارەی دابدەین چ جای ئەوەی ئەتوو لە ئاژەڵەکە لە کوچە و کۆڵانەکان سەر بڕی ببیە هۆی هەراسانکردنی خەڵک و دروستبوونی سیمایەکی ناشارستانی خاڵێکی دیکە فڕێدانی ئەو پاشماوەی ئێستا خۆتان دەیبینن ئاژەڵەکان پاشماوەکان لە شوێنی تایبەتی خۆی بە شێوەیەکی زۆر تەندروستیانە و ڕێکپێک لە ناو دەبردرن ئەمە لە کاتێکدا لە دەرەوە بێتن دەبێتە هۆی دروستبوونی لەبەرەوەی چەند ڕۆژێک دەمینێتەوە دەبێتە هۆی دروستبوونی مێش و مەگەزێکی یەکجار زۆر کە بە تاکیت هۆکارێکی زۆر سەرچین بۆ گواستنەوەی نەخۆشیە گوازدراوەکان تایبەت ئەگەر ئاژەڵەکە نەخۆشی ئاژەڵ و مرۆڤ لە سەربڕخانەی هەولێر هەردەستی بە پشکنینی هەموو ئاژەڵانی کە دێنە سەربڕخانە ئەو هەر ئاژەلێک کە لێرە هەر نەخۆشیەکیە بێ ئێمە فڕی دەدەین گۆشتەکەی فڕی دەدەین هەم لە سەربڕخانە پاک و خاوێنیەکی تەواو هەموو دابین کراوە هەموو کە طبعا داوا لە هەموو خەڵکەکەم کە ئاژەلەکانیان بینە سەربڕخانە هەم زۆر سوودی هەیە یەکەم جار ناو شارەکەمان پیس نابێ لەو پاشماوانێکە لە ئاژەلەکە فڕێ دەدرێ هەم پشکنینێکی تەواویش بۆ ئاژەلەکان دەکرێ لە هەر نەخۆشیێک بی بۆ تەندروستی مرۆڤ ئەمن وەکو هاوڵاتیەک جوانەگایەکم کڕی هینام لە بۆ جەماعەتی کۆماڵ لە بۆ خوێرخوازی هینایان لێر و کانال سەریان بڕی زۆر بە پاک و خاوێنی زۆر بەڕێک و پێچی هەمویان پاچە کرد هەمویان دابش کرد هەمویان دەنێرن تەوزەی سەر ئەو کەسانی دەکەن کە مستحقن
داوا لە هەموو کەسێکی دەکەم کە خێرخواز بێ ئەم ڕێگای بگری لەسەر ڕێگای ئەوانە بڕوە زۆر بەڕێک و پێچی شەکەی دەکەن خوا خێریان بنووسی و زۆر مەمنون. دکتۆری لێرکانێ فەحی دەکا ئاگای لێ چ خراپ ناڕوە لەبەرەوەی زۆرمە حەز دەکەم هەر کەسێک ئەو ڕێ دەگری لێر لەو ڕێگایەوە خێر و خۆی بکات خێرخوازی خۆی بکاتن. بنای خۆی گەورم هیرەبان لەژێر دروستنی فەسەلی لێڕەبیکە وەنحەر دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵ وەکو ساڵەکانی ڕابردوو ڕۆژەی قوربانی ڕاگەیان. دیارە ئێمە لە شاری هەولێر وەکو نووسینگەی هەولێر ئەمڕۆکە نزیکەی 82 سەر ئاژەڵی گەورە و بچووک کە پێکات بوون لە 21 سەر ئاژەڵی گەورە و هەروە 61 لە بزن و مەڕ و بەران کە لە خێرخوازان کۆکرابنەوە هێنابیان بۆ نووسینگەی هەولێر. ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر لە کوشتارگەی هەولێر هەستین بە ئەنجامدانی ئەو قوربانیە و دواتری لەو تیمانێک کە دیاریمان کردووە و قوربانیەکان دابەشی سەر خەڵکی فەقیر و هەژار و نەدار دەکەین کە لە نووسینگەی هەولێر ناوەکانیان تۆمار کرابوو ئەمڕۆ بەسەرێندا دابەش دەکەین. و لێرەشەوە دەمەوێت بڵێم سوپاسی تەواوی ئەو خێرخوازانە دەکەین کە هەموو ساڵەکانی ڕابردووە ئەم ساڵیش قوربانەکانیان دەگەێنن بە نووسینگەی هەولێر و تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان کە ئێمە لە ڕێی تیمێکەوە لە ڕێی لیژنەیەکەوە قوربانەکان ئەنجام دەدەین و دابەشی دەکەین. ئێمە سوپاسی ئەو خێرخوازانە دەکەین کە قوربانەکانیان تەسلیم بە ئێمە دەکەن و واروە سوپاسی کوشتارگەی هەولێریش دەکەین کە بەڕاستی هەموو ساڵێک و ئەم ساڵیش ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئێمە بتوانین قوربانەکەی لێ ئەنجام دەین و بە شێوەیەکی تەندروست و لە شوێنێکی فێنکەرەوە قوربانەکان بەجێ خۆی دەگەێنین. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین و زۆر سپاسنامەیان دەکەین ئەودا ئەوەی یارمەتیمانەدا و زۆر مەمنونین و یالە و خێرخوازانش دەکە یارمەتی بەخشین بدەن بۆ ئێمە بۆ خێرخوازان بکە ئینشاڵڵا خوا ڕستام سەدارن خوا لە دەرد و بەرای دنیای دوور دەکە ئەولادەکانیان ساڵح دەکە ئینشاڵڵا لە هیچ شتێک خوا لە بێبەشار ناکە ئینشاڵڵا بەردەوام دەبن لە هەموو کام دەستگای خێرخوازی بەخشین ئینشاڵڵا سەرکەوتو دەبی بەڕاستی زۆر سەرکەوتو زۆر یارمەتی مندارێتی مەکان دەدا بەڕاستی مانێمە لە هیچ حکوومەتی معاشمان نییە حکوومەتی چیلۆ نەکردێت تا ئێستا خێرخوازەکان لەیان کردنا داوایان لێ دەکەم کە یارمەتی بەرنامەی بەخشیندا بەڕاستی معنی ئەو خێرخوازانە بەرنامەی بەخشین مندارەتی مەکانی گرتیتەوە بەڕاستی معنی هەمووی دڵخۆشکردنە بە جلک و بە خواردن و بە ئەرزاق و بە هەموو شتەچی زۆر موچەی مانگانەشن و دەداتێ زۆر بەڕاستی بەرنامەی ئەوەشی سەرکەوتووە دەستگایکی خێرخوازی سەرکەوتووە زۆر معنی جێخۆی کردووە لە دەری هەموو داکەیتی مەکان یاڕەبی خوا چەند معنی ئەو منداران دڵخۆش و ئینشاڵڵا خوا هەندێک خێرخوازەکان دڵخۆشەکە داوایشیان لێ دەکەم و بەردەوام من لەسەرەوەی بەڕاستی معنی خۆمان 5 منداریەتی مێ چەند سارە مێردمە 2 سارە من بەڕاستی بە خۆمان بۆ یەگرتەوە ئەگەنا هیچ معاشمێکمان لە غیری و غیرە داوایان لێ دەکەن خوا ئینشاڵڵا سەرکەوتیان کە خوایان خێرە بنووسی بەردەوام بن لەسەرین بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 961 35 0 750 723 25 55 سەرەتا دەستخۆشیتان لێەکەم بەڕاستی هاوکارێکی زۆر باشە بۆ فەقیر و هەژاران سەرەتا ئێوە قوایە ئەو کەمپانش بەسەکەنەوە ئەمە لە کەم پێ ڕاهاتینە دەستخۆشتانێ ڕەگەم نمونەتان زۆر ئینشاڵڵا خوا خێرتان ئارە وەڵڵا کەم پێ ئیماراتی زۆر یعنی خەڵکە چێژار لێ ئێمە چەندە کەسیمان لێکوان لێوە ڕاهاتینەیەکوانە سەرەتا دەستخۆشی لەوانەش دەکەین بەڕاستی ناوەکەیان نووسینە مەمنونیانن وەڵی هیوادارم دەوڕەمەندەکان چاوەکی بۆ فەقیر و هەژاردا بخشێنەوە بەڕاستی فەقیر گەلک زۆرە بەس دەوڕەمەند ئەگەر سەر بن کات بیبینیتن زۆر باشترە لەوەی کە فەقیر نەمێنێتن بەڕاستی لە وەزعی لەو مۆزعی زۆر خراپە بەڕاستی خێریامسی ئەو جێگۆشتی دەداتەمە خوا خێریامسی یاڕەبێ دوعای خێران دەکەم ئەمی زۆر سپاسیان دەکەم هەتا دەمرم بەس سپاسیان دەکەم بەس دوعای لێ دەکەم خوا خێریامسی زۆر یارمەتی من دەدەن هەر هەمویان
ستان هەیە لە دەستگای بەخشین ستان لە بۆ دەکات بێزگە وڵی گۆشتماندا جارێ بری ئەرزاقمان لۆداتێ ئەو شتانەمەداتێ یارمەتانگانتان هەیە بەڵی نیتمای سەلمان نەبڕایتەوە بەس بریم پیاکەم نەخۆشە و بریم خانیمان قوڕە و ئەوانەمان هەیە سلامت بیاڕبی خوا خێتان مرسیارە بی دەستی خۆش بسەر چاپ خۆش زار ڕەحمە لە داک و بابی بیتن خدای گەورە بیپارێزی خدای گەورە ئاگاداری بیتن ئەنگۆ هاوکاری وەردەگرن ساڵانە لە دەستگای خێرخوازی بەخشین ئەدیکو وەرناگەنی گۆشتی وەرەگرن چتی وەرەگرن و هێتیمان چ وەردەگرن ئەرزاقی وەرەگرم کوڕە گۆشتی وەردەگرم شمەچالە وەرەگرم هەمووشەچالە وەرەگرم چ داوایەک دەکەی لە دەوڵەمەندەکان دەرم خوا خێران بنووسی خوا ئاگاداریان بیتن خدای گەورە چەپارەدا خدای گەورە لە قەزا بەرانە دوور کاتە خوایە بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان ئەو قوربانیە بوو کەوا لە ڕێگای خێرخوازانەوە متمانەیان بەخشی بوو بۆ دەستگای خێرخوازی بەخشین و ئەو بڕەپارەیان هێنا بوو بۆ ئەوەی کەوا لە ڕێگای دەستگای بەخشینەوە بکرێت بە قوربانی و دواتر دابەش بکرێتن بەسەر کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەت و بێباوکان ئەوە بووکەوە بە چاوی خۆتان بینتان هەم لە قەسابخانە و هەم لە چاکردن و هەر لەوەی کەوا بەڕاستی ئەو تیمە خۆبەخشەی کەوا هاوکاری دەستگای بەخشینیان کرد بۆ ئەوەی کەوا بتوانن جوانترین و باشترین خزمەت بەو کەسانە بکەن کەوا مستحقی ئەوەن کەوا خزمەتیان بکرێتن لە کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەت ئەوە بووکەوا لێرەش ئێمە دابەشمان کرد بە شێوازێکی زۆر جوان ئەگەرچی بەڕاستی توموحی ئێمە زیاتر و زۆرترە لە دەوڵەمەندان بۆ ئەوەی دەستباری زیاتری دەستگای خێرخوازی بەخشین بگرێت بۆ ئەوەی کەوا دەستگای خێرخوازی بەخشینیش زیاتر و زۆرتر هەماهەنگی و هاوکاری و دەستگیرۆی کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی و هەروەها کەسانی بێباوک بکات تا لە ئەڵلقەیەکی تر و لە پرۆژەیەکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بەخوای پەروەردیگارتان دەسپێرم و سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه